هەر لە نیوزیلندەوە بۆ پاکستان هەتا دەگاتە وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەست بە خوورپە و ماتەمینی و مەترسی ئەو ڕووداوە دەکرێت. هەمیشە ئەو ترسە هەیە کە کارەساتێکی لەم جۆرەش لێرە ڕوو بدات. چەکدارە هێرشبەرەکەی نیوزیلاند نووسراوێکی پڕق و کینەی دژ بە کۆچبەران بڵاو کردەوە دەگوترێت هێرشبەرەکە گوایە لە میانەی ئامادەبوونی لە دادگا هێمای ڕێگەسپەرستی سپی پێستەکانی بەدەست پیشاندا بوو. ئەو ڕووداوی نیوزیلندا کە بە هزی کەسدا نەدەهات پێدەچێت کارەساتێکی باو بێت لە ئەمریکادا وەک ئەو کۆمەڵکوژەی لە کڵێسایەک لە ساوت کارۆلاینە و ئەوەشی لە کنیشتێک لە پەنسیلڤینیا ڕوویاندا. کاتێک ڕق و چینە و چەک پێکەوە یەک دەگرن دەرەنجامێکی خراپی دەبێت. ڕێگەسپەرستی سپی پێستەکان کە بە زۆری لە ئەمریکا شاردراوە بوو زۆر بە ئاشکرا سەری هەڵداوەتەوە وەک ئەوەی لە شەقامی شارلزڤیل لە ڤێرجینیا لە ساڵی 2017دا ڕوویدا. ئەوان بڕوایان وایە کە نەوەی سپی پێستەکان لە ئەوروپا لەو کەسانە باڵادەسترن کە سپی پێست نین. دەربڕینێکی ئاشکرای ڕوو لە زیادبوونی بڕوانێتەوە پەرستی سپی پێست لە گۆڕێدایە و ئاشکرا دەبێت. ئەمە ئەو مەسەلەیە کە پەیوەندی بە سۆشیال میدیاوە هەیە و ڕێگریەکی کەم دەکەن لە بڵاوبوونەوەی پەیامی ڕقوکینە. هەر بۆیە لە سەر خزمە گوزاریەکانی سۆشیال میدیا و ئینتەرنێت پێویستە بە ئاگا بن کاتێک دێتە سەر ئەو بابەتەی پەیوەندی بە پەیامی ڕقوکینەوە هەیە. سەرۆک دۆناڵد ترامپ بە خێرایی هێرشەکەی نیوزیلاندی شەرمەزار کرد. ئەوە کارێکی قیزەون بوو. من بە سەرۆکوەزیرانی نیوزیلندم گوت کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تەواوی پشتیوانیان لێ دەکات. لە هەمان کاتدا سەرۆک ترامپ لە ئاستی ڕێگەسپەرستی سپی پێستانی کەم کردەوە کە وەک هەڕەشەیەکی ڕوو لە زیاد بوو بێت گوتیشی من ئەو نووسراوەی هێرشبەرەکەی نیوزیلاندم نەبینی بوو کە گوایە ستایشی منی کردبێت وەک سمبولی نوێبوونەوەی ناسنامەی سپی پێستان و ئامانجا هاوبەشەکەیان. هەروەها سەرۆک ترامپ لەسەر توندوتیژەکانی شارلزڤیل ڕەخنەی توندی لێگیرا بەهۆی سەرکۆنەکردنی هەریەک لە خۆپیشاندەرانی سپی پێست و ئەوانیشی لە دژیان بوون. لە میانەی دەرکەوتنی لەسەر بەرنامەی فاکس نیوز ساندەی مێکی ماڵڤنی یاریدەدەری سوپاسالار گوتی سەرۆک ترامپ کەسێکی ڕێگەسپەرستی سپی پێست نییە. کارێکی ڕەوا نییە ئەگەر سەرۆک ترامپ بە پشتیوانکاری ڕێگەسپەرستانی سپی پێستدا قەڵەم بدەیت. هێرشبەرەکە کەسێکی سەرلێشێوە و بەدکار بووە. لە سەروبەندی پەژارە و دڵسوتاوی ئاکامی هێرشەکەی نیوزیلاند لاوێک لە ئینستیتوتی ئیسلامی میشیگن ئەم پەیامەی هەیە. بۆم دەرکەوت تۆڵەسەندنەوە بژارە نییە. بەڵکو خۆشەویستی و مێهرەبانی ئەمانە چارەسەرن واتە هەموو شتێک کە پێچەوانەی ڕق و چینە بێت.